بوتە نیوەی ئەو داهاتەی کە ئێمە پێشترمان هەمان بووە هەر باکو معلومات ئێمە پێشتر کە ئەگەر بمانتوانی بۆ 500,000 بەرمیل هەناردە بکەین ئێستا ئەو ڕقەمە دابەزیوە بوتە نزیکەی 250 تا 300,000 بەرمیل لەوە زیاتر نییە ئەوەی کە دەتوانین بۆ دەرەوە هەناردەی بکەین لەبەر ئەوە خاڵە سنووریەکانی ئێمە ئێستا ئەوانەی کە لەگەڵ ئێران هەیە یەکیان بەڕەسمی کراوەتەوە ئەوانەی تر داخراون ئەو شتانەی کە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێتن کە لێرەوە دەردەچێ بەرەو شوێنەکانی تری عێراق لە بازگەکان بە ناوی حەشدی شەعبی و ئەنواعی شت پارەیان لێ وەردەگیری ئەمانە هەمووی بۆتە سەبەبی ئەوەی داهاتی هەرێمی کوردستان کەم کراوەتەوە ئەوە معنە ئەوە نییە ئێمە هەتا ئێستا گەیشتوینەتە قۆناغێک ناتوانین معاشات تەمین کەین حەزەکەم بە دڵنیاوە بڵێم ئەوەی پێمان دەکرێت بۆ تەمینی معاشاتی خەڵک ئێمە دەیکەین و بەردەوامیش دەبین و ڕێگەش هەیە بۆ ئەوەی ئێمە ئینشاءالله لە ئایندەدا لەم بارودۆخە ناخۆشە دەرچین ئێمە لە هەفتەی ڕابردوو لەگەڵ پەرلەمانی کوردستانیش کۆبوونەوەمان هەبوو کۆبوونەوەیەکی باشمان هەبوو بۆ هەندێک چاکسازی جددی لە هەرێمی کوردستاندا بە هەماهەنگی لەگەڵ پەرلەمانی کوردستان ئێمە بڕیاری ئەوەمان داوە کە پێکەوە هەردوو لامان کۆمیتەیەکی هاوبەشمان هەبێتن بۆ بازکردن لەسەر هەموو ئەو شتانەی کە لە هەرێمی کوردستان پێویستە بکرێت لە ڕووی چاکسازیەوە لە ڕووی پرۆژەی یاساوە ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیرانیش ئێمە چەندین پرۆژەی کە پێویست بەوە دەکا بیبین بۆ پەرلەمان و لەوێ بڕیاری لەسەر دەدرێت لە مەسەلەی بۆ ئیسلاحات و چاکسازی لە کەرتی گشتی ئێمە ئەمانەمان ئامادە کردووە و لە پەرلەمانی کوردستان مناقشە دەکرێت پێشتر مناقشەشمان لەگەڵیان کردووە و ئەوان ئاگاداری ئەوان بە هیوای ئەوەی کە ئینشاءالله ئەمانە بە زووی لە پەرلەمان بڕیاریان لەسەر بدرێتن و بتوانین بیان خەینە بواری جێبەجێکردن بابەتی هەڵبژاردن من نامەیەکم لە هەفتەی داهاتوو نامەیەکم بۆ پەرلەمانی کوردستان نووسیوە دوای بینینی هەموو بەڵێ هەفتەی ڕابردوو بوو بەڵێ ڕابردوو نامەم نووسیوە بۆ پەرلەمانی کوردستان داوام کردووە داوای ئەو کۆبوونەوەی کە پەرلەمان داوای کردووە داوام کردووە ئەو کۆبوونەوەی بکرێ و ڕۆژی هەڵبژاردن دەستنیشان بکرێتن کە لە 3 مانگ تێپەڕ نەکاتن دەڵێ مانگ